سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش لە تۆڕی میدیای ئێستا و ئەمژاری ئێستاتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ ڕۆژی جیهانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت بوو. هەڵبات لە هەرێمی کوردستانیش بۆ بۆنێوە چەند پانێڵ و کۆنفرانس و چالاکیەک بەڕێوە چوو. مژاری ئەم جارەمان تایبەت دەبێت بەو بابەتە. هەوڵ دەدەین بەرنامەکەمان بکەینە سەکۆیەک بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت و پەیامەکەیە. هەموو ساڵێک نەتەوە یەکگرتوەکان سێی کانونی یەکەمی دیاری کردووەکو ڕۆژی جیهانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت. هەڵبەت هەر لەم ڕۆژەدا چەند کار و چالاکی و پانێڵێک لە تەواوی جیهان بەڕێوە دەچێت. هەرێمی کوردستانیش وەک تەواوی وڵاتانی ناوچەکە و جیهان لەم ڕۆژەدا کار و چالاکی هەیە. زانکۆی سلێمانیش کۆنفرانسێکی زانستی تایبەتی لەو بارەیەوە ئەنجامدا. کەنار بێبا کە خۆی کەسێکی نابینایە و خاوەن پێداویستی تایبەتە بەشدارویکی کۆنفرانسەکە بوو. لە کۆنفرانسەکەدا هۆنراوەیەکی پێشکەش کرد کە تایبەت و بە خاوەن پێداویستی تایبەت و خاوەن پێداویستی تایبەتەکان و معاناتی خۆیانی بە هۆنراوەیەک پێشکەشی ئامادەبوان کرد. منداڵ بووم و وامەزانی تا هەتایە چاوم ڕووناکیە ناسێ. نەم دەزانی کە ڕۆژێ دێ چاویلکەیەکی دووخانە بە زۆر خۆی پیا هەڵەواسێ. منداڵ بووم و وامەزانی تا هەتایە دەتوانم هەرهەنگاو بنێم. نەم دەزانی پەلەکانمە بەخشمە خاک کورسیەکی سارد و سڕی بێجوڵا بێ بە هاوڕێم. منداڵ بووم و ئێستا شەروا لە گوێمایە بیرمە پزیشکێ پێی وتی نێرە ماڵی دووەمتانە. کە گەورە بووم ئەنجازانیم بەس بۆ چەند دڵۆپە خوێنێ بووین بە میوانی ناوەختەی نەخۆشخانە. منداڵ بووم و مینێکی نەفرەتی هات و دەستی بردم نەیدامەوە. دەستم بەخشی بە نیشتیمان خۆشم بێ پەنجەمامەوە. منداڵ بووم و وامەزانی هەر شەوێک و وەک هەر منداڵێکی دیکە گوێشلەکەم بۆ چیرۆکێ. نەم دەزانی بەس بۆ تۆزێ ژاوەژاوی ئەوانی تر ناچارە بم بە هاوڕێی بیستۆکێ. منداڵ بووم و بیرمە کاتێ لەگەڵ دایکما چوومە هەر شوێنێ پێیان دەوت خۆ ئەمە لە هیچ شتێن هاگا ئیتر بۆچی تۆ بخوێنێ. ئەویش سەردەخانەیە کرد چاوی پڕ ببوو لە گریان. نەم دەزانی لە چی بگەم زەردەخانەی ساختەی دایکم یاخود توانجەکەی ئەوان. گەورە بووم و ئەنجازانیم ئەوانە هەمووی خەیاڵن نایەنەدی. ئەو شتانی کە نەماون نابنەوە بەهی من بۆ ئەبەدی. بەڵام هەرگیز کۆڵم نەدا. هێز و هیوام کۆ کردەوە و بە پێوەم و هێشتە لێرم. من لە لای خۆم بە بەختترینە سێرم. بە خودای خۆمەڵێم هەموو کات بە خودا ئەڵێم خودا دەست و دڵ باشەکەم چەندە جوانە و قەدەری ناردووتە بۆم. من کەی ئێرەم بۆ گرنگە من عاشقی ڕێگەکەی تۆم. هەرگیز گلەیت لێ ناکەم. ڕۆژێک گلەیت لێ ناکەم. من چۆن دڵت دەڕەنجێنم ئەمە تاقیکردنەوەتە. من ئەمەوێ نمرە بێنم. بەڵام حەیفێ هەزاران حەیف. ئەوەی بەکەمم ئەزانێ ئەوەی بەکەمیم ئەزانی ئەوەی بەکەمم ئەزانێ و ئەوەی منی بەکەم زانی کاتێزانی پڕپڕە لە پەشیمانی. سپاسدانەکەم. خاوەن پێداویستێکی تایبەت کە خاوەنی شەتڵگەیەکە چیرۆکی خۆی بۆ تۆڕی میدیای ئێستا دەگەڕێتەوە و باز لە کۆڵنەدانی خۆی دەکات دوای ئەوەی قاچەکانی لەدەستداوە. هاوکات داواش لە ئەو کەسانە دەکات کە خاوەن پێداویستی تایبەتن و هەمان بارودۆخی ئەویان بەسەراتوە یاخود هاوشێوەی بارودۆخەکەی ئەون داوا دەکات کە بەردەوام بن لە کارەکانیان و کۆڵ نەدەن. من وەستا هیدایەت خەڵکی سەر شەقام دانیشتووی بەکرێتەوە. ئیشوکاری خۆممە کرد کە تووشی شەکرە بووم. لەگەر شەکرەکە تووشی برینێکی گەورە بووم و تووشی ئەو بڕینەوەی قاسم بووم. ئەمە هەر لە مناڵیەوە حەزم لە ئیشی گۆڵ بووە. بەڵام وەکو بڵێن ئیشکردن بە دوایە نەڕۆشتم هەتا 2 ساڵ لەمەوە پێش. دوای دەدەستدانی قاچم ئەوە بوو دەوری ساڵێک لە ماڵەوە هەتا تۆزێک هاتمەوە سەرخۆ و تایم بۆ ئەمانە نەمەزانی چی بکەم. ئەوەی ڕاستیە بیرم لێ کردەوە کە کاتی خۆی حەزم زۆر لەم گوڵ و گوڵزارە بووە. ئیتر ئەوە بوو دەسەڵاتی ئەوەشم نەبوو بڵێ دوکاندانێم و ئەوە بکەم و بینێرم و ئەو شتانم نەبوو. دۆستێک پەیدا بوو
ئەم دوکانەی بۆ تەرتیب کردم و دانیشتم لەسەری و ئێستا باشم ماڵ و مناڵی پێ بەخێوەکەم ڕۆژانە 15,000 پێیاکەین باشە مناڵەکانی پێ بەخێوەکەین باشە خوا نەیگەڕێ. وەزعم باش بوو مەقاول بووم ئیشی باشمە کرد شۆقڵم مەکاینم هەموو شتێکم هەبوو ئەوە بوو ئیتر بە بۆنەی قەیرانەکەەوە هەموویم لە دەستدا هیچم نەما لە 2016 تا 2018 هیچم نەما نەخان و نەحی شتێک ینی هاتمەوە هاتمە سەر ساجی عەلی بە دەردی کوردەوارێگەی خۆمانەڵێن بیرم لە هیچ شتێک کە نەکرێتەوە بەس تەنها لەوەی کەوا بتوانم کاسپیەک بکەم بۆ ماڵ و عائیلەکەم بیرم لە هیچ شتێک کە نەکردوێتەوە و هیچ معاشێکیشم نییە ئیشەکەم خۆشەوێ و ئەمە دڵفراوان بوونێکە بۆ ئینسانێکی وەکو من کە ئاوا نە هیچی نەماوە وەڵایی حەزەکەم ئەوانەی کە ئەڕوخێن و وەک منیان لێ دێت و هیچیان نامێنێ پەنا نەبن بۆ بەعزە شتێک پەنا بەرن بەس بۆ دەسەڵاتی خۆیان و بۆ جوزبەی و ژیانی خۆی هەڵی سوڕێنێت بیر لە هیچ شتێک کە نەکاتەوە خی گەورە خۆی هەموو شتێکت بۆ دروست دەکات هەموو شتێکت بۆ ڕێگەها بەسرم هات بێشتی ناخۆش هەر ئەوە بوو قاتەکەی کەم قرار بوو ببرێتەوەی تر ئەوەی شکر لەخوا بە زیابێ نەبڕاوەتەوە ئەو ناخۆشیان بەسەراتەوە گینا لەگەڵ ماڵ و عائیلە و ژیانێکی خۆشم هەیە و لەخوای گەورە بە زیابێ کەسانێکی خۆشەویستیشم لە دەورایە. ژیلوان عادل بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی قسەی بۆ تۆڕی میدیای ئێستا کردووە سەبارەت بە ڕۆژی جیهانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت لەگەڵ موچەکانیان. کاک ژیلوان بە تۆڕی میدیای ئێستا ڕاگەیاندووە هەموو ئامادەکاریەکیان تەواو کردووە بۆ دابینکردنی موچە بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت و هەمویان شایستەی پێدانی موچەن بەڵام چاوەڕوانی بڕیاری حکوومەتن. زۆر شتەیە کە پێویستە بۆ خاوەن پێداویستی تایبەت بکرێ ئەمە بە تەنها ئەرکی وەزارەتێک نییە بە ناوی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئەرکی هەموو وەزارەت و دام و دەستگاکانی تری حکوومەت و کۆمەڵگایە بە هەموومانەوە لە خزمەتی خاوەن پێداویستی تایبەت بین بۆی دۆخی ژیانیان بگۆڕین. سەبارەت بە وەزارەتی تەندروستی ئێمە لێخۆشبوونەیە بۆ خاوەن پێداویستی تایبەت بۆ نەخۆشخانە حکوومیەکان و ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی گەرمیان و سلێمانیش لێک تێگەیشتنمان کردووە لەگەڵ زۆر لەو نەخۆشخانە ئەهلی و تایبەتانی لە ناوچەکانە هەیە بۆ ئەوی داشکاندن بکرێت بۆ خاوەن پێداویستی تایبەت. کێک لە گرفتە سەریکیەکان ئەوەیە ئێمە 13,000 خاوەن پێداویستی تایبەت هەموو ئیجراعاتە ئیداری و یاسایەکانی لە مانگی دەی 2023ەوە تەواو بووە کە موچەیان بۆ ببڕێتەوە ببن بە خاوەنی موچەیان کۆمەکی دارایی کە لیژنەی پزیشکی و هەموو ئیجراعاتەکانیان لە وەزارەتی ئێمە تەواو بووە نردومانە بۆ ئەنجومەنی وەزیران لەوێەوە نێراوە بۆ حکوومەتی عێراق کە داوایان کردووە موچیان بۆ ببڕنەوە. یەکێک لە داواکاریە گرنگەکانی کەمەندە خاوەن پێداویستی تایبەت ئەوەیە ئێمە چاوەڕێی بڕیاری حکوومەتی عێراقین بە بڕینەوەی موچە و کۆمەکی دارایە. موچەکانان چکەی دەچێتە سەر حکوومەتی عێراق؟ بەڵێ ئەو بڕیارانە خۆتان نەزانەوەی پەیوەندی بە موچە و بە دارایەوە ئێستا هەموو دەسەڵاتەکان لای حکوومەتی عێراقە ئێمە چاوەڕێن هەرکەی بڕیار بدرێت ئەو کاتە لە بە نووسراوێکی ڕسمی ئێمە ئاگادارەکەنەوە بنە بە موچەخۆر بۆیە هیچ ئیجراعاتێکیان لە وەزارەتی ئێمە نەماوە هەموو شتێکیان بە تەواو کرا بە تاکید هەموو ڕێکارەکانی بڕیوە تەنها موافقە ماوە بۆ بڕینەوەی موچەکانیان هەمووشیان مستەحەقی موچەن. تایبەت بەم ڕۆژە قسە و باسی زیاترەکەین هەڵبەت لە ستۆدیۆ لێرە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عوسمان خەلیفاکەین سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنایی دڵ. مامۆستا گیان زۆر بەخێر بێ و ئەرکت کێشە. زۆر سپاستانەکەم سەرکەوتوو بن. با لەوە دەست پێ بکەین پەیامی مامۆستا چییە لەم ڕۆژە بۆنێ ڕۆژی جیهانی کەسانی خاوەن پێداویستی تایبەتەوە؟ باڵە ئێمڕۆ ئێمە پیرۆزباییمان هەیە بۆ خاوەن پێداویستەکان بەگشتی و کەمەندامان و نابینان و نابیستان و کورتا باڵەکان و هەموو ئەوانەی کەەوە ئەو چین و توێژانەی کەەوە ئەم ڕۆژیان گرێتەوە هیوادارین
ئەو پەیف و پەیام و خواستانی کە ئەمڕۆ گەیەندرێ بە تایبەتی لە ڕێی کەناڵەکانەوە لە داهاتوە هەمویان ئەنجامێکی باشیان هەبێ ژیانی خاوەن پێداویستیەکان و کەمەندامان و نابینان بەگشتی بەرەو ئارەقارێکی باش بڕوا بتوانین خواست و ئامانجەکانمان بێتەتی. راوی ڕۆشنایی دڵ تایبەت بە نابینان هەڵبەت دوای گرێشینەوە بە خاوەن پێداویستی تایبەتەوە شێوەیەکی گشتی کار و چالەکیەکانتان چییە؟ دەتانەوێت چی بکەن خود ئامانجتان لە کار و چالەکیەکانی ڕێکخراوەکەتان چییە؟ لەمان ڕێکخراوی دڵ بۆ خزمەت بە تایبەتی بۆ خزمەتی نابینان مەبەستمانەکە خزمەتی گشتی بکەین و بۆ خاوەن پێداویستیەکانەوە بە تایبەتیش بە نابینایان و لە ڕابردووە ئەوەی کە مەبەستمان بووە لە ڕووی چەند داهێنانێکەوە بۆ نابینایان لە ڕێی دەنگەوە و لەگەڵ هەموو ئەو چالەکانی کە هەمان بووە لە بۆنە مناسەبەکانە وەکو چواریەک کە نزیکە ئینشاءڵڵا ڕۆژی بڕایل کە نووسینی زبرە بە تایبەتە بە نابینایان و 22 ڕۆژێک وە کتێبی دەنگی کە هەموو کتێبانی کای خوێنرێنەوە لەو ڕۆژاکۆیانەکەینەوە پێشکەشی نابینانەکەن بۆی بتوان لە بواری ڕۆشنبیر و ئەدەبیاتە توانایەکی باشیان هەبێ و 8 مارسمانێ بە خانمانی نابینا لەو ڕۆژاکۆیانەکەینەوە دیاریان پێبەخشین و بڵین نۆی نۆمان هەیە پێشەنگای ڕۆشنایی کە هەموو خاوەن پێداویستیەکانی خاوەن پێداویستیەکان ئەوانەی بە تایبەتی دەستڕەنگینن لە خانمانە کۆیانەکەینەوە پێشەنگایەکیان بۆکەینەوە بۆ شتەکانیان ساکوینەوە بیسەلمێنین ئەگەر هەلیان بۆ بەڕەخسی ئەوانتوان لەسەر پێی خۆیان ڕاوەستن و هەلی کار زۆر من گرنگە بۆ خاوەن پێداویستیەکانەوە ئیمڕۆ هەموو پەیامەکانمان بێت لەسەر ئەوە بێ کە چۆن خاوەن پێداویستیەکان کەمەندامان نابینان هەموو چونی توێژەکان لەسەر پێی خۆیان ڕاوەستن و هەلی کاریان بۆ بەڕەخسیەوە ئەو لەبارەی هەلیکار و بارودۆخی خاوەن پێداویست تایبەت بە شێوەیەکی گشتی بارودۆخیان چۆن خەڵکی ئاسایی کە لە بارودۆخێکی خراپ و پڕ لە قەیرانە ئەژی ئەبێ خاوەن پێداویستیەکان سەدقات خراپتر بن و زۆر جار کە ئەبیسین لە شوێنێک خاوەن پێداویستیەک لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە هاوسەرەکەی یعنی دوو هاوسەرجا بنەوە لە یەکتری وە گەورەترین خەمە بۆ ئێمە ینی ئەشگەڕێتەوە بۆ بابەتی باری ئابووری و زۆر لە نابینان بە تایبەتی ئەگەر ئێمە لە ڕێی خێرخوازەکانەوە هەوڵی دابینکردنی کرێخانەکانیان نێن لەوانەیە یەکێ بەلەو کێشانەی کە ئەوانیش هەمووی لە یەکتری دابڕێن و بوارە کۆمەڵایەتەکان خۆتەزانین کاریگەریکی گەورەی هەیە لەسەر ژیانی خاوەن پێداویستی نابینان بە تایبەتی تر چونکە نابینایە کاچێتە شوێنێک کە دای کارێ بکاتێک کە تۆ نابینی چی و پێکرێنی ئەوە کە وەڵامێکی دڵتەزێنە بۆ ئێمە و ناخەژێنە یان بەڕاستی نابینا زۆر شتەیە پێکرێ بەڵام ئەو بێ ئەوی تێستکە بێ ئەوی لە توانەکانە بکۆڵێتەوە بڕیاری خۆی ئەیە و لەگەڵەوەش ئێمە هەشتمانە بۆ کوباری خوێندن کە ئەمڕۆ وەزیری خوێندنی باڵاش دکتۆر ئارام کە باسیەوەی کرد چەند ئاسانکاری ئەەکەن چەند کورسی بێ بەرامبەر بۆ خاوەن پێداویستیەکان دابینەکەن کە هەشت ڕۆژێک بۆ بەخشینی مەدالیا ئاڵتونی لەلایەن کاک زاهیری کەریمە ڕۆژ پیاوە دڵسۆزەکەی شار کە ساڵانە ناکرێ بۆ هەر نابینایە کە کۆنەمرەکانی بەرزتن بێ بۆی بتوانین لەو ڕێگەیەوە نابینای هاان بین و بەردەوام بن لەسەر خوێندن چونکە داهاتووکی پرشنگدارترە بێ بۆ ژیان و گۆڕانکاری لە ژیانی نابینایانە و دواتر 15 ڕۆژێک بۆ گۆچانی سپی ڕۆژی جیهانی گۆچانی سپیە و دواتر 11 هەیە کە ڕۆژێک بۆ حافظ قورئانەکان هەموو ئەو نابینانی کە هەموو قورئان لەبەرەکەن کۆیانەکەین و دیاری تایبەتیان پێبەخشین و لەم ڕۆژانەشە داهاتوویەکی نزیک چەند ڕۆژی داهاتوو 12 هەیە ڕۆژێک بۆ هاوسەرگیری هەموو ئەوانەی هاوسەرگیریان کردووە و لەم ساڵ کۆیانەکەینەوە ئەوانەشی کە هاوسەرگیریان کردو لە ڕابردووە هەردوو هاوسەرەکە نابینان یان هاوسەرەکەی بڵێن پیاوەکە نابینایە هاوسەرەکەی کورتە باڵایە یان کەمەندامە یان هەر بابەتێکی یان دوو هاوسەری نابیست هەموو ئەمانە کۆکەینەوە کە بەدەیان بابەتمان هەیە لەو جۆرە خێزانانە لە ڕۆژی 12 کۆیانەکەینەوە و خوانیان بۆ سازەکەین و دیاری تایبەتیان پێبەخشین بۆی دەریخێن لەو ڕێگەیەشەوە کە کار ئاسانیکردن بۆ خاوەن پێداویستیەکان لە باری هاوسەرگیری و لە بوارە ئاینی کۆمەڵایەتەکەەوە کارێکی زۆر پیرۆز و گرنگە و مامۆستانی ئانی لە وتاری هاینیان نابێ باسی ئەم بابەتەکەن چونکە کاتێک نابینایە کە ئەچێ بۆ دایک کچێک ئەکە کچەکە چاوساغ بێ یعنی دراوسەکەی خاڵی پوری مامی ئەنەوە و ئەشکاڵ مداخلە درستە بێ لەسەر ژیانەوە تۆ چۆن شوەکەی بۆ کەسەکە نابینێ ئەوە سەختە بۆ تۆ بۆ داهاتی تۆ ئەو کەسە چاوی نابینێ هیچی بێ ناکرێ کۆمەڵی ینی بابەت ئەو ژێنن بۆ ئەوەی ئەو کچە پەشیمانکەنەوە لە بواری هاوسەرگیری کە ئەمە کارێکی هەڵەیە و ئینسانێک لە ناخەوە و لە دەرونیەوە و لە
هەستێکی جوانەوە کاتێک بەرامبەرەکەی هەڵبژێرێ بۆ هاوسەرگیری سەری چاوەکانی ناکە بەڵکو سەری ناخی ئینسانەکەکە هەڵبژاردن لە دڵەوە بۆ دڵ پامێکی زۆر گەورەتری پێوەیە ئێمە سەری ڕوخسارێک بکەین سەری شێوازێک لە جوانی بکەین و هیچی تر دادگاکانیشە بینین ئەوانەی تەنها بۆ ڕوخسار و شێوازێکی جوان هاوسەرگیریان کرد ئەمڕۆ لە یەکتری پەشیمانن تەنها ئەگەر ڕوخسارێکی جوانیان هەڵبژارد بێ تەنها مەبەستیان لە شێوازێکی جوان بوو بێ ئەوە ئەمڕۆ پەشیمانە لەوەی کە ئەوە شتەی لە ناو ناخایە و هەڵسو کەوتەی کە لە ناو دەروون نایە زۆر جیاوازە لەوەی کە بەڕووکەشەی بینین وی نابیناکان باشترین پەیامیان پێ لە ناخانەکە ئەوان تەنها لە دڵەوە ئەو جوانێ هەڵەبژێرن بەداخەوە ئەمەش مداخەڵی زۆر تیاکرێەوەیدا لە مامۆستانی ئاینەکەن لە وتارەکانیانە کە بابەتانە بورژێنن و کاراسانی بکەن و ئەم شێوازە لە پەشیمان بوونەوەی خەڵکەکان لە مداخەلەکردن کۆتایی پێبێنن چونکە دوو کەس خۆیان داهاتی خۆیان هەڵەبژێن پێویستی بەوە نییە کە ئەم هەموو مداخەلە لە ژیانیان نابکرێ و ئێمە ئەمانەی لە 12 بەڕاستی هەموو ئەو خاوەن پێداویستیانەیەکەوە هەردوو هاوسەرەکە خاوەن پێداویستین کەمەندامن بۆن منە نابینا بە تابەت لەگەڵ نابینا یان نابیست لەگەڵ نابیست ئەمانە هەموو جۆرێک لە کۆبوونەوە بکەین لەگەڵیان بۆ ئەوەی لە کەناڵەکان شۆجارێکی تر ئەمانە بەرچاو بکەونەوە و خواستی هاوسەرگیری بۆ داهاتوی ئەوان کاراسانی تێ بکرێەوە پەرلەمان کە دوێنێ کۆبوونەوەی خۆی کردووە لە داهاتووە یەکێ لە بەرنامەکانی ئەوە بکە پەیامی فەلسەفەی گوەچانی سپی بەیادی خۆی بێنێتەوە کە بەردەمی خۆت تاقیب کەرەوە ئەنجا هەنگاوبنێ بۆی پەرلەمانێکی ئەکتیڤ و پڕ بێ لە پرۆژەی جوان بۆ داهاتوی خاوەن پێداویستی نابینان و کەمەندامان زۆرترین کات بۆ تۆ بێت تۆ قسەکەم کرد بەرەوە ئەم ڕۆژێکی تایبەتە بەڵام ئەمەیە بزانم هەماهەنگی چۆنە هەماهەنگی لە نێوان خاوەن پێداویستی تایبەتەکان بە شێوەیەکی گشتی و لەگەڵ کەسانی ترە کەسانی چواردەورتانە لەو ڕۆژەوە قسەم بۆ بکەیت وڵای لاانە ئەمڕۆ هەموو شتەکان ئیجابی بن بۆ سەی 12 وەزیریەکە بینی زۆر ئیجابی وەزیری تەندروستی وەزیری خوێندنی باڵا وەزیری کاروباری کۆمەڵایەتی وەزیری پەروەردە هەموو ئەوانە کە زیاتر پەیوەستن بە ژیانی خاوەن پێداویستەکانەوە بەڵام ئەوەی لە سەی 12 ئەوترێ لە چواری 12 و دوای ئەویشە هەمان ڕێگا و هەمان دەرگاکرانەوە و هەموو ئەو پەیام و پەیوانی کە ئەوترێن هەمووی کاری لەسەرکرێ و هەموو ئەو شتانەی کە ئەوترێن لەمڕوا لە داهاتووشە هەروە ئەبن ئەوە بۆیە ئەوە زۆر گرنگە چونکە یا ئەیها الذین آمنوا لم تقولون ما لا تفعلون کاتی ئێمە شتێک ئەڵێن و دوایی واناکەین ئەوە بەڕاستی کاریگەریەکی خراپی ئەبێ و ئەو کاتە ئێمە زیاتر دڵتەنگە بین بەوەی کە ئەو بەڵێنانی پێمانە درێ جێبەجێ ناکرێن و ئەو پەیامانی کە ئێمە ئەیگەێنین بۆ ئەوەی کە ژیانی داهاتوومان جوانتر و خۆشتر بێ باوەڕمان بەو ئامانجە نامێنێ باوەڕمان بۆ پەیام و بەڵێنانە نامێنێ وی زۆر گرنگە کەم بوترێ کەم بەڵێن بدرێ بەڵام جێبەجێ بکرێ جێبەجێکردن وەکو ئەو پرۆژە یاسایی کە ژمارە 22 2011 کە تا ئەمڕۆ ماوەتەوە کە زۆر باسوخواسی لێکرێ ئەگەر لە ساڵ پێنجی خاوەن پێداویستەکان بەگشتی لەو پرۆژە یاسایە بەشداریان پێ بکرایە و لە ساڵ پێنج دامەزراندن و هەلیکاریان بۆ بڕەخسایە کەمترین خاوەن پێداویستی ئەمڕۆ بێکارە بوو کە لە ڕووی ژیان و داهاتوی ژیانیەوە ئەیتوانی خۆی مسۆگەری داهاتوی ژیانی خۆی بکە بۆ ماڵ و مناڵەکەی یعنی خاوەن پێداویستیەک لانەیە ئەو پڕجوه دەتوانێت خۆی بخاتە کار لە ناو فەرمانگەیەکە کە بتوانێت جوانترین خزمەت بکە بۆ ئەوەی دەریخا کە ئەم توانەکانی زۆر لەوە زیاترن کە چواردەورەکەی بۆیە ڕوانن کاتێک کە هەلی کار ئەڕەخسێ و ئەم ڕەتەکرێتەوە بۆ دامەزراندن ئەو ئەوێ بیسەلمێنێ کە مەحاڵەکە بە حاڵەوە هەموو ئەو شتانەی کە پێویست بن بۆ ژیانی ئەمانەتوانێت خزمەتی گەورە بکەن ئەرێک نەبن بەسەر خێزانەکان ئەرێک نەبن بەسەر کۆمەڵگا بەڵکو ئەمانیش بتوانن لە داهاتوە کارێکتەری خێر بن و بتوانن توانە و داهێنانەکانیان پڕ بێ لە جوانی ئێمە وەکو ڕاگەاندن ئێمە وەکو حکوومەت ئێمە وەکو ڕێکخراوەکان هەموو ئەم ئێمانە چی بکەین بۆی بیناوکاری ئەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتە ئێمەکان زۆرن بەڵام ئێمە بە شێوازی پلیکانەکان ئەگەر ژیری بەکار بێنین ئەگەر بمانێت لە پلیکانی یەکەمەوە بگەینە هەشتەم و نوێیەم ئەوە پێڵەن مەحاڵ بەڵام کاتێک پلیکانی یەکەم و هەنگاوی یەکەم بریتە بێ لەوەی کە بەڵێنێکە درێ بەڵێنەکە بۆ نمونە ئەم دامەزراندنانە بۆ ئەم خاوەن پێداویستانە لەم ساڵی 2025 پەرلەمان ئەکتیڤە بێ ئێمە بۆ یەکەم جار ئەم
پرۆژە یاسایی کە بەتێکە لە بابەتەکان و کناڵەکانی ڕاگەاندن کە هەمیشە ڕۆڵی گرنگیان بووە جێبەجێکرێ ئەو کاتە کە دامەزراندنێکەرێک کۆمەڵێ نابینا و نابیست و کۆمەڵێ لە خاوەن پێداویستەکانی کەمەندامان و کورتە باڵا لە شوێنەکانە جیانەکرێتەوە ئەو کاتە وردە وردە هەنگاوی دووەم سێمی ژێ بە دوایە و هەموو شتەکان ئاساییە بنەوە بەڵام هەموو شتێک ئەوە بێ کە ئێمە قسەی گەورە فڕێبین و بەڵام لە کردارەکانە جێبەجێکردنەکان نەکرێ باوەڕبێ خراپتر گۆشەگیرە بین وەکوانەی کەسە گۆشەگیر لە چوارچەوەی ماڵەکانە ئەمێننەوە و کەس نییە هاوکاریان بێ و ئەو گۆشەگیرەوەی لێ کردووە پەکەوتەی بەولا شتێکی تری لێ پەیدا نەبێ بۆیە ئێمە هەمیشە ئامانجمان ئەوە بووە کە تواناکانمان بە شێوازێک گرنگی پێ بدرێ کەەوە هیچ کاتی ئەرێک نەبین بەسەر خێزان و کۆمەلگا بەڵکۆ خزمەتکاری ئەم کۆمەلگای بین و ئێمەش تواناکانمان بەرجەستە بێ بۆی کە خزمەت بکەین و داهاتومان لێوانی لێو بێ لە خزمەت و لە شانوی ئەم ژیانە ڕۆڵێک ببینین وەکو ئەکتەرێ کە ڕۆڵێکی دیار بێ و جێگەی بینینی خەڵک بێ جێگەی ئەوە بێ کە خەڵک دڵخۆش بێ پێمان و هەمیشە کاتێکە لە خێزانەکە مناڵێکی خاوەن پێداویستی دروستە بێ نەبێتە جێ خەم بەڵکو بێتە جێ ئەوەی کە شانازی پێوە بکرێ و داهاتووی ئەم کەسە لێوان لێبێ لەوەی کە بڵێن ئەمە لە داهاتووە کەسێکی بلیمەت و داهێنەر و کەسایەتێکی باشی لە دەرەچێت. باش بۆ پێی جەنابێت بە تەنها نمایندەی نابینان ناکەی بەڵکو کار و چالاکیتانێ لەگەڵ نابیستان کە مەنجامان ئەو کەسانی کە پێیان ئەوترێ خاوەن پێداویستی تایبەت بە نمونە و نمونەی کە لای من زۆر جوان بوو سۆزان و سۆما بوو کە توانیان لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان خوێندنی باڵا تەواو بکەن مامۆستا چی نمونەیەکی لایە کە بەم شێوازە ئیلهام بەخش بێت بۆ ئەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەت ئەو بەڕێزی باسێکی ئێمە تەمەن لەلایەن کاکزایری کەریمە ڕووپیا دڵسۆزەکە شار لە ڕێکخراوەکەمان ئاهەنگمان بۆ سازکردن لەو ڕۆژەی کە پێوترێ بەخشینی مەدالیای ئاڵتوونی تاکو لەو ڕێگەەوە بتوانانی کار ئاسانیان بۆ بکەین بۆ ئەوان کە بتوان داهاتویان یعنی ڕێگەیەک بێ بۆی بەردەوامن لەسەر خوێندن یعنی بۆچی ناویستێکە بێت تا پۆلینەوە بخێنێ دواتر بوەستێ بۆچی کەسێک کە لەسەر ویچارە بڵین لەسەر کەمەدامی سەر عارەبانەیە بۆچی ئەبێ کار ئاسانی بۆ نەکرێ بۆ ئەوی بەردەوام بێ لەسەر خوێندن بۆچی نابینایەک یعنی فەرمۆ ئێسم نابینایەکمانەیە دکتۆرای خوێندووە جگەل لەوەی کە دەستێکی نییە و قاچێکشی تاوانە هەردوو چاویشی نییە توانیتی دکتۆرا بێنێ یعنی ئەمانە ئەگەر هەل بڕەقسێ بەڕاستی ئەتوانێت زۆر شتی جوان بکەن یەکێکۆ خاڵەوە کرد کە لە بواری نووسینگەی کڕین و فرۆشتنی زەویزار و خانووە کارەکە ینی من تەحەداکەم لە هەموو شاری سلێمانی لە هەرێمی کوردستانە خاڵەبەکرێکی تر هەبێ لە ڕووی ڕاستگۆیی لە ڕووی چڕوپڕی کارەکانی لە ڕووی ئەو ئیشانەی کە ئەیکا بۆ مواسەفەتە جوانانە و بۆ ڕاستگۆیی کە لە ناو کارەکەی خۆی بینێتەوە خاڵەبەکرێکی تر هەبێ بۆچی ئێمە یعنی وا نەکەین کە ئەم جۆرە کەسایەتیانە گرنگیان پێبین و خولی تابت بکرێتەوە بۆ کەسانی کە توانیان هەیە هەرێکی لە بوارێکە هەلیان بۆ بڕەخسێنین باوەڕ بێ هەرێکیان خاڵەبەکرێکی ترە بن هەرێکێکیان دکتۆر شاباسێکی ترە بن هەرێکیان بلیمەتێکی تریان لێ دەرەچێ و ئەوەندەی کە ئێمە خەمە خوین لەسەرەوەی کە خاوەن پێداویستەکان پەکەتۆن و لە ماڵەوە گۆشتگیر و بێتاقەتن ئەو کاتە بە سەدان و هەزاران لەم خاوەن پێداویستیانە ڕۆڵیان ئەبینێ و توانەکانیان کۆمەلگە سوودیان لێ ئەبینێ و هیچ کات ئەوانە ئەرێک نابن بەسەر کۆمەلگاوە یعنی ئیان و ئەرسەلان بە 9 ساڵی کە نابینایە هەموو قورئانی پیرۆز لەبەرەکە بە تەفسیریشەوە بۆ ئەماگەر لە وڵاتێکی ترا وایە چەندێک گرنگی بە مناڵە ئەدرا کچێک لە 9 ساڵی هەموو قورئانی پیرۆز لەبەرکە بە تەفسیریشەوە یعنی معجزە زۆرن لە ناو نابیناکانە مەلای خیاڵ کە لەم شارە فەرشێنە ناسراوەتە وەکو مێژووی ئەم شارە مەلای خاڵیان هێناوە کە بیناسێتەوە کە نابینا بووە بۆیە ئێمە هەمیشە ئەبێ باوەڕمان وابێ توانا و قودرەتی مرۆڤەکان زۆر لەوە گەورەترە کە ئێمە لە چاوا بیبینینەوە یا لە گویا بیبینینەوە یا لە پەلێکا کە لە دەستیاوە بیبینینەوە جا ئەو کەسانە بەچی هۆکار ڕێوان لێهاتە باشە منێک کە هەردوو چام لە دەستداوە لە ڕێگەی هەڵگرتن و پوسەکردنەوەی مین بۆ خزمەتی مرۆڤایەتی بە هەزاران مین کە پوسەڵ کراوەتە لەسەر دەستی منە هەزاران ڕۆح ئەگەر ئاژەڵەکانیش بن سەلامەتە من لە پوسەڵکردنەوەی ئەو میناکە من لە پێشتر وەکو کارێکی ئینسانی کردومە ئەبێ ئەم بوارەی کە من ڕەخسانومە لە چاوساخیمە کە بتوانم ئەو ئیشە بکەم ئەبێ لە داهاتوە ڕێزم لێ بگیرێ کە من چاوم لە پێناوی ئینسانە چاوساخەکانە داناوە بۆی ئەوان بەر کوشتن و بەر کەمەندان بوون و بەر نابینابوون و شتی تر نەکەون کاتە لێرە
ئەبێ کاتی خاوەن پێداویستی کە بینی لە هەر شوێنەکانی ڕێز و خۆشەویستیت هەبێ بۆ خاوەن پێداویستیە ئەبێت تۆ هەمیشە بیری لای ئەوە بێ قەدەر ئەو بابەتانە ناناسێت لەوانەیە هەر یەکەمان کە ساغ بووین و بە چرکە ساتێک بە ڕووداوێک خاوەن پێداویستیمان لە دەرچە لە داهاتوە کەمەندان بین بۆی ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی کە هەموو وا بیرکەینەوە هەمومان لە یەک جەستە و لە یەک شێوازی ئینسانیەتەکە خوا خوڵقاندوونی هەموو خۆشەویستیمان بۆ یەکتری هەبێ پەیامی ڕازگۆیی و کەسایەتی و برایەتی و هەموو ئەو شتانەیەکەوە مرۆڤ جوانەکەن لە ناخۆمانە کۆیکەینەوە و بتوانین هەمومان پێکەوە ئامانجێکمان هەبێت کە ئەویش ئامانجی گەورەبوونی مرۆڤایەتەکەیە کە ڕێز لە مرۆڤ بوون و خوێندنەوەی ئیرادەکانی ئینسان و هەنگاوناو بۆ کار ئاسانیکردن هەموو ئەوانەی کەوا پێویستیان بە کار ئاسانیە تاکو باجی چاو ئەوەیە کە تۆ دەستی نابیناکە کڕی لە جادێکی پەڕینێتەوە باجی گوێ ئەوەیە کە بۆ نابیستێک زمانی ئاماژە ئەبی تەرجمەیەکی بۆەکەی باجی پەلەکان ئەوەیە کە دەست و قاچێ هەیە کە هاوکاری کە مندامێکی لە شوێنێکە کە پێویستی پێێتە هاوکاربی بۆی هەموو ئەمانەیەکەوە پێویستن ئێمە وەکو مرۆڤ ئەبێ هەمیشە کاری لەسەر بکەین لە ناخمانە ئەوتەوە بچێنین کە بۆ مرۆڤایەتی کارکردن و بۆ خواژیان حاڵەتێکە بەردەوامە بێکاری لەسەرکەی بۆی جوانترین مرۆڤمان لە دەرچەوە لە داهاتوە بتوانین هەموو پێکەوە کۆمەڵگەیەکی جوان دروستکەین. باش بام بکەمە کۆتایی بۆ کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن بۆ کەسانەشی کە خاوەن پێداویستی تایبەت نین پەیامت چییە دەتەوێت چیان پێ بڵێ ئەگەر بە لە ماوەی کورتا بە دەڕێک پێم بڵێ سپاس دەکەم. ئەوەندە چاک بۆ کاتی مردن کاتی نەمان و کاتی گیان دەرچوون خەڵکی پێت بڵێن ڕەحمەت لە گۆڕی نەک بڵێن مردۆڕێ بەسەر شۆڕێ بەڕاستی هەمومانەوێ مێژێک تێمارکەین بۆ ژیان یەکتر بۆ ژیانی هەمووان پەیامان ئەوەیە کە ئەو کەسانی کە جەستە ساخن ئەگەر خاوەن دەماخن بەڕاستی هەمیشە ئەبێ بیرتان لای هاوڕێ و براکان و خوشکەکانتان بێ کە خاوەن پێداویستی تاکو پردی خزمەت بن بۆ ئەوانش بگەن بە ئامانجەکانیان. مامۆساجان زۆر زۆر سپاس مامۆسا عوسمان خەلیفە سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنایی دڵ زۆر سپاس مامۆساج. وەک پێشتر ئاماژەم پێکرد بەرنامەکەمان دەکەینە سەکۆیەک بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت لەم ڕۆژەدا کە تایبەتە بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت. چەند کەسێکی خاوەن پێداویستی تایبەت قسەیان بۆ تۆڕی میدیای ئێستا کردو و دەیانوێت لە ڕێگەی تۆڕی میدیای ئێستاوە پەیامەکەیان بگەێن هاوکات داواکاریشان هەیە. جۆری کەمەندامەکەم کەمەندامی جوڵایی پێ ئەوەترێت کە هەردوو قاچ و دەسێکمە کە وەزیفەکەیان لاوازە ناتوانن بە ئەرکی خۆیان هەڵستن. بێگومان گیر و گرفتەکان زۆرن بەڵام ئەگەر بەراوردیان بکەین بە 10 ساڵ یا 15 ساڵ پێش ئێستا تا ڕادێک حەل بوونە یان چارەسەر بوونە بەڵام هێشتا بەپێ ئەو پێویستیان یە کە کەمەندام خۆی پێویستێتی چونکە هێشتا زۆربەی دام و دەستگاکان هێشتا زۆربەی مارکێتەکان زۆربەی چێشخانەکان زۆربەی ئەو شوێنە گشتیەکان لە گونجاو نین و هاوڕێن نین لەگەڵ بارودۆخی کەسانی کەماندامە بۆی ئەتوانم بڵم ئەم جۆرە کۆنفرانسانەی کە ئێستا ئەکرێ لەوانەیە یارمەتی دەرێک بێت بۆ وشیارکردنەوەی زیاتری ئەو کەسانی کە ئامادە بن لێرە بە تایبەتی ئەو وەزیرە بە ڕێزانەی کە ئەمڕۆ لێرە بوون وەزیری خوێندنی باڵا وەزیری تەندروستی و بریکاری کاروباری کۆمەڵاتی ئەمانە ڕەنگە ئێمە بتوانین پەیامێکیان پێ بگەێنین بۆی زیاتر هەوڵ بدەن کە لە هەموو بوارەکاندا کەم ئەندامان وا لێ بکەن کە بگەنە مستەوایەکی باش کە لەگەڵ کەسانی ترە هیچ جیاوازیەکیان نەبێ و بتوانن ببن بە کەسانێکی داهێنەر نەکو کەسانێکی پەراوێز خراو لە سوچ. طبعاً کەسانی کەمەندام جۆرە و جۆرن هەیەە وەکو من لەسەر کورسیە یا دارشەقی پێ یا نابینایە یا نابیستە بەشێکیان چانسیان هەبووە لە وەکو خوێندنی باڵا بگەن بە ئاستێکی باش بەڵام بەداخەوە بەشێکیان تا ئێستا چانسی ئەویان نەبوو تەنانەت بگەنە مستەوای با بڵێن بە کالۆریۆس یەک لەوانە چینی نابیستانە تا ئێستا هیچ منهەجێک هیچ شتێک بۆ ئەوان نەکرا و بەرنمەیەک بۆ ئەواندا نەڕێژراوە تاکو بگەنە ئەم پلەیە دووهەمیان نابینایەنە ئەگەر چی بەس تەحەدایەکی زۆرەوە خوێندنیان تاو کردو و توانویانە بەشێکی زۆریان پلەی دکتۆرا ببڕن بەڵام ئەوانش هەر بە قورسی بڕیوانە لەبەرەوەی تا ئێستا نووسینی برایل لە منهەجەکانی خوێندندا نییە. کەسانی کەمەندامشەوانێک لەسەر کورسیەوەن ئەوانە
ئەتوانم بڵم تۆزێک هاوکار بوون بە حکمی ئەوەی کە ڕەمپا ئێستا هەیە توالێت بۆ نمونە بۆ کەسانی کە توالێتی مەقعدی هەیە بۆ ئەوان تا ڕادەیەک باشترن بەڵام هێشتا شوێنان هەن لە کۆلێجەکان لە زانکۆکان بۆ ئەوان هاوڕێنین بۆ ئەوان گونجاونین تاکو بگەن بەو ئاستە بەڵام بەگشتی وەکوتم ئەگەر بەراوردیکەین بە 15 ساڵ پێش ئێستا جیاوازی زۆر زۆرە و ئومێ دەکەم ئینشاڵڵا زۆر باشتریش ببێت. ئەمڕۆ ڕێکخراوی نابیستی لە سلێمانی زانکۆی سلێمانی هیوادارم هەمویان بەخۆشی بنهاتون بۆ ئێرە نابینەکان و نابیستەکان هەمویان کۆبوونەتەوە و ئەمانە ئیتر هەمویان ئینشاڵڵا هەمویان دڵخۆشە بن. من کێشم نابیستم بەڵێ نابیستم بەس تۆزە قسە ئازانم ئەمانە بەڵێ قسە ئەتوانم بکەم ئەلحەمدوولە کە مناڵ بم ئەو کاتە قسە من ئەتوانی بکەم کە ئەمەلیاتم کردبوو لە بەغدا دوای ماوەی 5 ساڵ قسەم ئەتوانی بکرد و ئێستاش ئەلحەمدوولە شکر باشم تۆزێ داواکاریم ئەوەیە حکوومەت هینمان بۆ بکە هاوکاری لە نابیستەکەمان بۆ بکە بۆی نابیست زۆر بێنە هەرێم کوردستان. ئێمە تەمان گرفتی جەستەیمانێ واتە کەمەندامی فیزیکین کەمەندامی جەستەین من ئەم حاڵەتەی من پێڵێن شەلەلی مناڵی و دوجار پێشتر وا بیرمانە کردەوە کە ئەرک بین لەسەر ماڵ و لەسەر کۆمەلگا و لەسەر کۆی پرۆسەی ژیان بەڵام ئێستا وا بیرەکەینەوە کە ئێمە یعنی عاملێکە بین و یا کەسێکی وەبەرهێنی کۆمەلگا بین بۆ نمونە ئاست و توانای کەمەندامان نەگاتە ئەوەی هەوڵی تاکییان هەوڵی شخصیان هەوڵی خودیان نەگاتە ئەوەی لەسەر ئاستی زانکۆی دایک لە سلێمانی ئەم کۆنفراسە یا ئەم کۆمەڵە پانێڵە بەڕێوە ناچێت بۆیە دنیایەک دڵخۆشیەوە گەشتبینیە بۆ ئێمە کە چوینەتە ناوەندێک کەن کۆتا ناوەندی زانستی و معریفەیە ئەمەش بۆ خۆی چەندها مامۆستای زانکۆی کەمەنداممان هەیە و چەندها کەمەندامی بەتوانامان هەیە کە ئەتوانن پەرە بەوە بە نیشاڵە بگەنە ئاستی مامۆستای زانکۆ بۆیە بەڵام ئەگەر بینە سەر شێوازە گشتێکە شێوازە گشتی کەمەندام ژیانی خراپە و گوزەرانی مادی زۆر خراپە لەبەرەوەی یەک موچە نییە نەک بەومانەیە کە موچە نییە ئێستا ئەم ساڵانەواریا دووەمانەیە ئەوە بڕە هاوکارێکی کەمی هەیە ئەمەش لە ئاست بژێوی هەفتەی تاکیەکانیە بەڕاستی مانگەنە 150,000 دینارە 150,000 من ئەگەر جووتێک دوو دارشەقی باش بۆ خۆم بکڕم بتوانم بۆ ماوەی 2-3 ساڵ ساڵێک پێی بڕۆم زیاترە لە 150,000 دینار ئەگەر کەسێک کەمەندام کۆمەڵێ عیلاجی تایبەتی پێویستە ئەگەر بێت و بەکاری بێنێ بەشی مانگێک بۆ عیلاج ناکات کەواتە ئەمانە و دەیان شتی تر کە وەک هەر مرۆ هەر تاکێکی تری ئەم کۆمەلگا ئێمە پێویستیمان زیاترە. مژاری ئێستان پێشکەشکردن ئاسوودە.